لە نێو ئەم سروشتە جوانەوە بەرنامەی سۆراغمان دەست پێ کرد. مەبەستم بوو لێرە دەستپێکی بەرنامەکە تۆمار بکەم تاوەکو پێتان بڵێم ئامانجی پرۆگرامەکەمان پاراستنی ئەم سروشتە جوانە و لە پاڵیشا تەندروستی خۆمانە. چۆن دیارە دەمانەوێت دەست بخێنە سەر بابەتێکی گرنگ کە ئەو کەرەستە و پێداویستیە سەفەریانن کە ڕۆژانە ئێمە بەکاریان دێنین و بەرکەوتنمانەیە لەگەڵی بە جۆرێک لە خواردنگە و چێشخانەکاندا بە شێوەی دیلڤەری ئەم خواردنانە دەکرێتە ئەم پێداویستە سەفەریانەوە. هەروەها لە گەشت و سەیرانەکانماندا کاتێک دەردەچین لە ماڵ ئەم پێداویستە سەفەریانە بەکار دێنین. دەمەوێت لە زۆر ڕۆوە تیشک بخێنە سەرم بابەتە زیانەکانی بۆ ژینگە بۆ تەندروستی خۆمان بۆ گیرفانمان و زۆر بابەتی دیکە. میوانەکانی ناو بەرنامەکە باوردی تیشکەخانە سەر ئەم بابەتانە و دەمەوێت بەڕاستی ئەو تێڕوانینەش ڕوون بکەینەوە یاخود ڕاست بکەینەوە کە هەندێک جار ئێمە بە بیانووی پاراستی تەندروستی خۆمان کاتێک دەچینە چێشخانەیەک کەوچکێکی سەفەری بەکاردێنین چکە پێمان وایە خاوێنتر و پاکشترە لەو کەوچکەی کە لە نێو چێشخانەکەیا بەکاردێ. بەڵام ئەشێ ئەم بابەتەر زیانی زۆری هەبێەوە پێگاتەکانی ئەم کەرەستە سەفەریانە زیانیانە بێەوە کارلێکردنیان لەگەڵ ئەو خۆراکانی کە تێی دەکرێت بۆ نمونە پەرداخێکی سەفەری ئاوێکی گەرمی تێەکەی پێچێت کارلێک بکە و زیانی تەندروستی هەبێت لەگەڵ مانابن لە بەرنامەی سۆراغ تا بەوردی تیشکتان بۆ بخێنە سەر زیانەکانی ئەم پێداویستە سەفەریانەوە ڕێگە چارەکان چین بۆ ئەوەی کە بەڕاستی هەم ژینگە هەم تەندروستی خۆمان لەسەر ئەم بابەتە بپارێزین. هاتوومەتە دامەزراوەی ڤیم لەگەڵ یەکێک لە ئەندامانی ئەم دامەزراوەی قسە دەکەم کە بە تایبەت کار لە سەر کەیسە ژینگەیەکان دەکەن و هەوڵی هۆشیارکردنەوەی هاوڵاتیان دەدەن بۆ زیاتر پاراستنی ژینگە و دووربوون لە باکارهێنانی ئەو مادە زیان بەخشانی کە زیان بە تەندروستی مرۆڤ دەگەێنێت. ئایخان تیشکێکم بۆ بخەیتە سەر و چالاکی و هەڵمەتە هۆشیارانی کە کردوتانە لەم بوارە بۆ پاراستنی ژینگەی کوردستان. سڵاتان لەوێت و بەخێرهاتن. ئێمە وەک دامەزراوی ڤیممانێت جەخت بکەینەوە لەسەر کارکردن لە بواری ژینگە و بڵاوکردنەوەی هۆشیاری و هەروە بە ئەنجامگەیاندنی پرۆژە ژینگەیەکانمان تەنها بەشێک نییە لە کارەکان بەڵکو بەشێکە لە ئامانجە هەرە لە پێشینی و استراتیژی دامەزراوەکەمان کە چالاکیەکان و پرۆژەکانی ڕابردوومان دەرخەری ئەو ڕاستیان کە ئێمەمانەوێت بە شێوازێکی بە هەوڵێکی زۆر جدی کار بکەین لە بواری ژینگە و پاراستنی ژینگەی کوردستان. ئەوەی کە بۆ من گرنگە بەڕاستی دەمێ بزانم ینی ئایا توێژینەوەیەک داتایەکتان لە بەردەستدایە بۆی کە پێمان بڵێن کاریگەریەکانی ئەم جۆرە کەمپین و چالاکیانە چی بووە؟ بەڵێ هەڵبەتە ئێمە گۆڕانکاری هەر کۆمەلگایەک ئەکرێت لە بڵاوکردنەوەی هۆشیاریەوە دەست پێ بکات. ئێمە ئەمانوێت ئەو کێشانی کە لە کۆمەلگایە دروست بە بتوانین لە ڕێگەی پرۆژەکانمانەوە هەوڵی چارەسەرکردنی بین و بتوانین لە ڕێگەوە بتوانین ئەم کێشانە بنەبڕ بکەین. ئێمە پرۆژە ژینگەیەکانمان هەڵبەتە بە پێی داتا و توێژینەوەی ستافەکەمان بەڕێوە دەچێت کە پێشوەخت ئامادەکاریی زۆری بۆ دەکرێت هەوڵ دەدەین سوود لە توێژینەوە و هەوڵەکانی وڵاتانی دراوسێ وەربگرین پاشان لە کاتی بە ئەنجامگەاندنی پرۆژەکانمانە ئێمە بە دوای مدەیەک هەوڵ دەدەین سەردانی ناوچەکەکەین و سەردانی ئەو شوێناکەینەوە کە پرۆژەکەی بە ئەنجامگەێنراوە تێدا بە ئەنجامگەێنراوە بتوانین ئامار و داتایەک وەربگرین کە بزانین پرۆژەکەمان بەچی گەیشتووە. باشە. زۆر گرنگە کە ئێمە بەڕاستی ئیش لەسەر تێڕوانینی خەڵک بکەینەوە. دەزانیت کە هاوڵاتیان ڕەنگە پێیان وابێ بەکارهێنانی ئەم جۆرانە لە کەرەستا زیانی تەندروستی نیە خۆت دووریانە خاتەوە لە مەترسیە تەندروستیەکان بەڵام ئەشێ هەر خۆی ئەم بابەتە گرفتی تەندروستی دروستکە چۆن هاوڵێن لەم ڕۆژەوە ئاستی هۆشیاری خەڵک بەرز بکەنەوە. دروستە هەروەک خۆتان نەزانن ئێمە ئێستا لە وەرزی سەیرانکردن و گەشتکردن ئاین و ناوچە گەشتیارەکانی کوردستان زۆرترین ڕێژەی سەردانیکەر و زۆرترین ڕێژەی گەشتیاران ڕووی تێکردووە کە هەڵبەتە ئەمە ژوای کردو زۆرترین پاشماوە خۆڵ و خاشاک بەجێ بمێنێت و ژینگەی کوردستانمان پیستر بێت. هەڵبەتە بەکارهێنانی کەلوپەلی سەفەری مەترسیەکەی زۆر لەوە گەورەترە کە بە چاو ئەبینرێت و کە باسی لێوە دەکرێت واتامە تەنها نەک ناوچەکەمان دەشێوێنێت نەک تەنها ژینگەکەمان پیس دەکات بەڵکو مەترسیەکی جددی و گرفتێکی تەندروستی گەورە دروست دەکات بۆ سەر ژیانی هەر کەسێکمان. کاگەر باس لەوە بکەین چەندین ئامار و توێژینەوەی مەترسیدار هەیە کە ئاماژە بەوە دەدەن
کە ئەم پلاستیکانە بۆشی بوونەوە لە خاکە سەدان ساڵی پێویستە بۆ نمونای ماگەر بتڵێکی پلاستیک فڕێبین و بخێنە ناو ژینگەوە توانین بڵین بەنزیکی 450 ساڵی پێویستە بۆی کەشی بێتەوە زەرفێکی نایلۆن دەیان ساڵی ئەوێت تاوەکو شێوێتەوە کە هەڵبەتەمە وە ئەکرێ لەلایەکەوە ئاسانکاری دروست بکات بۆ ئەو چەند کاتژمێری کە سەردانی ناوچەکانەکەین بەڵام کاریگەریە خراپەکەی بۆ سەدان ساڵ ئەمێنێتەوە بۆنەوەی دوای خۆمان و بۆ ژینگەکە و ئاژەڵە کێویەکانیش بەجێ دەمێنێت. ینی هەست ناکەی ئەمە بۆتە جۆرە لە کەڵچەر بۆتە جۆرێک لە کەلتورە جینایمە بیرمانە لە تەمەنی مناڵی خۆمان ساڵانی زوو کە دەچین بۆ گەشت و سێران دایکمە باوکمان کۆمەڵی قاپ و قاچاقی زۆریان کۆ کردو و لەگەڵ خۆمانەمان بردو و ئەشمانێ نایوانی ئەوە هەز ناکەی ئەمە ڕەنگە وای کللتورەکە وای کرد بێت کە گۆڕانکاری لە تەڕوانینی خەڵکا دروستکە ڕاستە بە دڵنیاییەوە وایە ئەکرێت بە بەشێک لە هۆکارەکەی تۆزە تەمەڵیشە تەمەڵیشە بڵێ بەشێک لە هۆکارەکەی بۆ گەڕینەوە کاڵین ئاسانکاریە ئەمە پێویست ناکە دوای بین و ئەو قاپ و قاچاغانە بشۆین و هیلاک بین پێوی بە کۆکردنەوەی بەشێک لە هۆکارە سەرەکیەکەی بەکارهێنانی کەلوپەلە سەفەرەکان بۆ واگەڕێتەوە بەڵام هەڵبەتە کۆکردنەوەی ئەم پاشما و خۆڵ و خاشاکەی کێمە بەجێڵین کە ڕەنگە چەند خولێکێکی زۆر کەم بخیانێت کاتێککە سەردانی ناوچەیەکی گەشتیاری دەکەین کە بۆ چەند کاتژمێرێک لەوێ دەمێنینەوە ئێمە کرێت چەند خولێکێک تەرخام بکەین بۆی کە ئەم خۆڵ و خاشاکە کۆبکەین و بەجێ نەهێڵین چونکە کاتێککە بۆ نمونە ئێمە ئەم کەلوپەلە سەفەریانە لەوێ بەجێ دێڵین کە بە شێوازێکی خراپ فڕێدەدرێت بۆ شیبوونەوەی کە وەکو پێشتر ئاماژەم پێ سەدان ساڵی پێویستە بەڵام گرفتەکە ئەوەیە کە هەنێک لەم پلاستیکانە شی نابێتەوە ئەم هەنێک لەم پلاستیکانە شی دەبنەوە بۆ تەنۆلکەی زۆر بچووکتر کە بە مایکرۆپلاستیک ناسراوە کە ئەم مایکرۆپلاستیکانە شیبوونەوەیان نیە تێکەڵ بە سەرچاوی خۆراکی سەرچاوی ئاویەکانمان دەبن کە وا دەکات لە کۆتاییە لە ڕێگەی ئاو لە ڕێگەی خۆراکە و بچێتەوە ناو جستەیەر کەسێکمان و تووشی نەخۆشیمان بکات. دکتۆر ساڵح نەجیب وەک کەسێکی پسپۆڕ و مامۆستایەکی زانکۆ کە لە ماوەکانی ڕابردوو خزمەتێکی بەرچاوی کردو بە تایبەت لە بواری ژینگەدا دەمەوێت لەو ئەزمونە زۆری کە لە ماوەکانی ڕابردوودا هەیبووە هەندێک زانیاری لێوەربگرم و هەندێک هۆشیاریش بداتە هاوڵاتیان کە چین ئەو جۆرە مادە پلاستیکانی کە دەتوانرێت بەکار بهێنرێ و دەکرێت ئەم مادانە دوای بەکارهێنانیان بە چ ڕێگایەک لە ناو ببرێت. کاک دکتۆر جان زۆر سوپاس ماندوومان کردی وەک پسپۆڕێکی ژینگەی ئەگەر دەستپێشی گفتوگۆکەمان بابەوە بێت باسی مەترسیەکانی ئەم مادە پلاستیکی و موادە سەفەریانم بۆ بکە بۆ سەر ژینگە. بەڵێ دەستخۆشیتان لێ یەکەم سەرتا حەزەکەم ئاماژە بەوە بکەم کە خەڵقی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی کەمینن کە ئەوانەی وشیاریان هەبێ بە مادەی پلاسیک بەس چەمچێکی بیستووە کە ناوی مادەی پلاسیکە بەس نازانێ پێکاتی کیمیاوی مادەی پلاسیک چییە وی مادەی لە پۆلیمەر دروستەکرێت پۆلیمەر کە لە مۆنۆمەر پێکێت و ئەمڕۆ نزیکەی 200 جۆر پۆلیمەری جیاوازت هەیە کە ئەتوانی مادەی پلاسیکی لێ دروستکەین و تەنها یعنی لەو 200 پۆلیمەرە مادەی پلاسیکی دروست ناکرێت بەڵکو بۆ چاکردنی خەسڵە فیزیاویەکانی کیمیاویەکانی مادەی پلاسیک کۆمەڵی مادەی تری تێکرا مادەی تێکراوی پێوتێت ئەدەتیڤی پێوتێت یعنی ئەمەش بریتێت لە ژمارەیەکی بێ ئەندازە لە مادەی کیمیاوی لە وڵاتی ئەڵمانیا لە ساڵی 2016 کاتێک بابلێن حکومەت مەبەستی بوو لەگەڵ 16 کۆمپانی بێتە سەر خەت بۆی کە بزانێت چین ئەو مادە تێکراوانە بەدەر لە جۆری پۆلیمەرەکان کە ینی 200 جۆر پۆلیمەر هەیە چین ئەو مادە کیمیاوانەی کە ئەبێ بیکەنە ناو ئەو پۆلیمەرەوە بۆی مادە پلاستیکێکە ئێتە شکلی چاک بێ یا بەرگەی ئاگر بگرێ یا بەرگەی مایکرۆبایۆلۆژی بگرێ ینی یا بۆ هەر ئامانجێک بێ کە بتوانن بەکاری بێنن ڕێکەوتن 400 دانە مادەی تێکراوی تێکن و ئەم 400 مادە هەمووی تۆمارکردنی بۆ کرا دڵنیایی کرا لەسەر سەلامەتی بۆ مرۆڤەکان ئەنجار ڕێگەی پێدرا بەڵام لە وڵاتانی شەرقی ئەوسەد بە شێوەیەکی گشتی و هەرێمی کوردستانیش بەداخەواڵێم یەکەم طبیعی بۆکو ئاماژەیەک کۆمەڵی مادە پیشەوەرانی مادە پلاستیکەکان لە ساڵی 1970 ڕێکەوتن بۆی کە هاوڵاتی بەکاربەر بۆ مادەیەکی پلاستیکی کاتێ خۆراکی یا مادەیەکی شیلیتە بە ئاگا بێت هەستان
مادە پۆلیمەرەکانیان 8 جۆر دیاری کردەوە و ئەم 8 جۆرە لە بنی مادە پلاستیکیەکە سێگۆشەیەکیان کرد سێگۆشەیەک ئەم سێگۆشەیە باسی ئەو سێگۆشەیەکەین بەر لەوە پرسیارێکمێ بۆی دوایی هەندێک نمونە لەگەڵ خۆ دێنابوو هاوکارانم بیانە دەستە بۆی باشتر ئاماژەی پێبەی قسەکەم لەسەر ئەوەیە کە ڕۆشنبیری ئێمە وەکو هاوڵاتی لە هەرێمی کوردستان چۆنە یعنی بەڕاستی ئەم بابەتی جەنابە باسەکرد خەمە مەترسیێکی گەورەیە بۆ سەرژیانی هەمومان بۆ سەر ئایندی ژینگەی ئەم وڵاتە ینی ئێمە خۆمان هەست بەم بەرپرسیارەتی ئەەکەین هەستەکەین کە بەڕاستی ئەمە خەتەرێکی گەورەیە دەبێت خۆمان لە بەکارهێنانی دوورقینیان لایانی کەمتر بەکاری بنی لە حاڵەتی زۆر ناچاریانە بێ بەکاری نێنین بەداخەوە ئەڵێم زۆری وڵاتانی شەرقی ئەوسەد ینی ئەو وریایی نییە و لەگەڵیش یا حکومت وەکو پێویست نەهاتۆتە سەر خەت بە دوای کوالتی مادە پلاستیکیەکانی لەگەڵ خواردن و خواردنەوە بەکار یەدووە لەسەر چاوی جیاوازەوە بۆمانێت بە دوچوون نەکراوە ئایا ئەو کۆدە بوونی هەیە و بە ژمارەی تەواوی خۆیەتی بەداخەوە لەبەرەوەی کە با بڵێن ئەو شیادێمان نییە ئێمە خەڵقی ئێمە بێباچین ینی با بڵێن هین بووین وەکو بڵێن تێوە ئاڵاوین لە مادە پلاستیکیەکان تێوە ئاڵاوین چکە کۆمەڵی خەسڵەتی زۆر پۆزەتیفی هەیە شکلی جوانی هەیە بە هەر فۆرمێکتێتەوە دروستیکەی توانانی دروستیکەی بەرگەی مادەی شیمیاوی ئەگرێ بەرگەی تیشکی ڕۆژ ئەگرێ عمری درێژە ئەمانە وە هەرزانە پاری تێچووی زۆر کەم بە ئەمە کۆمەڵی خەسڵەتە وای کردووە کۆمپانیەکان یعنی با بڵێن ئیسtisماریکەن لە هەمان کاتیشە هاوڵاتی خۆی پێشوازی لێ بکە و بێت بەکاریشی بێنێتەوە لە کاتێکە بۆ نمونە ئەو مادە پلاستیکی کە شامپۆی تێکراوە یا ئەو مادە پلاستیکی کە دەرمۆبیلێکی تێکراوە ئەو خۆی لە خۆیان بەڵگەیە خۆی مادە مۆبیەتی تایە مادە پلاستیکەکە لەو جۆرەیە کە ناکرێت بۆ هیچ ئامانجێکی خواردن و خواردنەوە بەکاری بێنێ بەڵام بەداخەوە ئەڵێم ئەم حاڵە لای ئێمە بەدی ناکرێت ئەبینیت لەگەڵ هەموو جۆرەکانی هاوڵاتی ئێمە بەکاریانە بە دوای بەکاربردننی ئەگەر شامپۆی تیابوو بێ ئەگەر زەیتێکی تیابوو بێت ئەگەر موبیدێکی تیابوو بێت ینی بۆ ئامانجی هەمە جۆر تیا بەکاریان مەسەر ئاوی تێکا بۆ خواردنەوە شەربەتێڕ بە هەناری تێکات زەیتی تێکە هەموو شتێکی تێکە بەبێ ئەوەی بزانێ ئەم مادە پلاستیکی ئایا تەندروستە بۆ ئامانجی بەکارێنێ یاننا ئەو وشاری یەکەم لەلایەن حکوومەتەوە وەکو پێویست شۆر نەکراوەتەوە بۆ هاوڵاتی و هاوڵاتیش بە شێوەیەکی گشتی ئێمە بشێکی کەممان ڕۆشنبیرین و تەنانەت کەسە ئەکادمی ڕۆشنبیرەکانیش وەکو پێویست باکگراوندیان لەسەر باڵێن ئەم ڕای کۆمەڵی پیشەوران نییە کە ئەبێ هەموو مادەیەکی پلاستیکی سێگۆشەیەکی لەسەر بێت و سێگۆشەکە ژمارەی باڵێن تەواوی خۆی لەسەر بێ ینی بۆ جۆری پۆلیمەرەکە گونجاو بێ نەک چەواشەکاری کرابێت بەس تەنها سێگۆشەیەکیان کرد بێ ژمارەیەکیان تیادا نابێ بە حەڕەمەچی. لەگەڵ دکتۆر ئارمان هەندێک گفتوگۆ دەکەم کە ئەو وەکو پزیشکێک لە نێو لیژنەکانی قایمقامەتی سلەیمانی کار دەکات و ڕۆژانە چاودێری ئەم بارودۆخە دەکەن و سەردانی شوێنە جیاوازەکان دەکەن تاوەکو ڕێگە نەدەن ئەو مادە زیان بەخشانەی کە زیان بە تەندروستی مرۆڤ دەگەێنێت لە بازاردا بڵاو بێتەوە. کاک دکتۆر وەک قایمقامەتی سلێمانی جەنابەت پزیشکیت و سەرپەرشتی ئەو لیژنانەش دەکەی کە تایبەتن بە بابەتی تەندروستی حەزم کرد لە ڕوانگەی تەندروستیەکەی وەکو کارە ئیدارەکانیش لە قایمقامەت پێم بڵێ بزانم بە تایبەت چاودێریکردنی مادە پلاستیکەکان و ئەو بابەتە سەفەریانی کە بەکاردێ ڕۆژانە لە چێشخانە و میوانخانەکان و خەڵکان و هاوڵاتیان بەکاری دێنن ئێوە چۆن چاودێری بارودۆخەکە دەکەن؟ بەخێر بێ کاک سەرتیب سەرەتا ئێمە وەکو لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی ڕۆژانە سەردانی گشت شوێنکارەکانەکەن ئەو شوێنکارانەی کە بەهای خۆراکی تایە دەرمانی تایە هەچ خۆراکی یا هەچ مادەی تایە کە هاوڵاتیان بەکارێنین ئەگەر شێوازی هەڵگرتنەکەی باش نەبێ بەڕاستی وەکو سەرپێچیەک وایە چۆ خۆی مازانی کە هەم لە خواردن هەم دەرمان هەموو شتێک کە ئەکسپایری هەیە بەڵام ئەگەر لەژێر دۆخێکی فیزیایی باشە هەڵبگیرێ ئەکسپایرەکەی تاو بەروارێ ئەگەر دۆخە فیزیاکەی باش نەبێ واتە و مەوادانە کە بەرتیشکی خۆرکەون یا لە گەرمایە هەڵبگیرێن ڕاستە خۆتیشکی خۆر یا هەر شێوازێکی تر بێ وامان لێ دەکا کە کەسەکە ئاگادار بکەینەوە بۆ یەکەم جار دوایەوە گەرجاری کەم شتە دووبارە بووە بە سەرپێچی و
سەرپێچی لە قەڵامەدرێ و لێ پێچینەوەی لەگەڵاکرێ بڵێ ئێمە خۆ دەزانی بەداخەوە ژمارەیەکی بێشمار لەم مۆوادە پلاستیکیانە لە بازاردان و چێشخانەکانیش بەکاردێنن لای ئێوە پلەبەندیەکەی یان باش و خراپی هەیە لە موادانە بەڵێ بە دڵنیایی ئێمە وەکو پلاستیک بەڕاستی مەواد ئەو خۆراکانەیە هەر شتێکە لە ناو پلاستیکا بێ ئێمە دەرمانیش ناو پلاستیکایە خۆراکیش ناو پلاستیکایە جۆری پلاستیکەکان جیاوازە بەڕاستی با بڵێن ئەتوانی بڵێن هەنێ بۆ نەخ ئاو ئەگەر لە شوشەی هەڵگیرێ باشترە ئەگەر لە دەبەی پلاستیکا بێ باشترە وەکو لە دەبەی بچووک و پەرداخەکان نابێ و موادی پلاستیکەکان چەند جۆرێکی پلاستیکیمان هەیە بۆ نە پۆلیڤینایلمان هەیە پۆلی ئەسیلین تێتراسالاینمان هەیە ئەمە یەکێکە لە باشترین جۆرەکان کە بە گەرما و درەنگتر تێکەچێت درەنگتر گەردیلەی پلاستیکی کاتە ناو خۆراکەکەەوە خۆشمان نەزانین کە پلاستیک گەردیلەی پلاستیکی زیانێکی تەندروستی هەیە تاکو لە جسم دەرەکرێت تاکو لە جسمی کەسەکە ڕاتە دەرەوە بە هەژ ڕێگایەکە بێ زیانی تەندروستی هەیە لەبەرەوە باسی ئاوت کردیانی سەرنج ڕاکێشان سەبارەت بە ئاوی کانزای خۆتزانی ئاویژە لە ناو بابەتێکی پلاستیکیە بەداخەوەندێک جار شێوازی هەڵگرتنەکەی نادروستە لە فرۆشگا و مارکێتەکانیان هاوڵاتیەک لە ناو ئۆتۆمبیلەکەی داینا و خۆر لێدا ئەو قسە زۆر هەڵەگرێ بەڵام ئەگەر بە کورتی پێم بڵێنی ئەویشانی پێویستی بە چاودێری و ڕێگا دروستەکە چیە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم بابەتە بەڵێ ئێمە مەوادی پلاستیکی ئێمە زۆربەی ئاوەکان کە لە بازاڕە هەیە لە دەبەی پلاستیکیان یان لە پەرداخی پلاستیکیان جۆری پلاستیکەکە تاکو چەنێت تەحملی ئەم گەرمایە کات یا تاکو چەنێت تەحملی ئەوەکە کە تێکشان بەسەر پلاستیکای ڕووبا ئەویان بابەتی ترە بەڵام ئێمە وەکو خۆمان هەچ دەبێکیاوە یا هەچ شلەمەنیەک زۆر جار ئاوەکانجاییەکان با بڵێن یا خواردنەوە گازیەکان لە ناو دەبەکانایە ئەگەر لەبەر تیشکی هەتاوە بێ بەڕاستی واتای یوڤی زۆر جار کەسەکە لەم لە ناو سەلاجە دامناوە تیشکی هەتاو لێ ئەیە کێشە نییە بەڵام ناو سەلاجەکە فێنکە بەڵام ئەمە ڕێگەی خەڵەیە کە ئێمە تەبەقەی ئۆزۆن ڕێگە بە تێپەڕبوونی تیشکی یوڤیەیە کە ڕاستەوخۆیە لەوە لە ئاوەکان با بڵێن تێکشکانێک ڕوایە لە مۆنۆمەری پلاستیکان گەردیلەی پلاستیکیە خاتە ناو ئاوەکەوە گەردیلەی پلاستیکی شۆکو جەنابتان بیستوتانە حتمەن ڕێگاکەی زۆر قورسە تاکو جسم دەرێکا زۆر کات جسم بە سێ چوار ڕێگە دەرێکا لە گەردی لە پلاستیکان فرەیە وەکو پاشەڕۆیەکی پزیشکی بەڵام زۆربیان ئەمێننەوە زۆربیان لە جسمامێنەوە زیانی تەندروستی هەیە خاستن بە گورچی لەو بەجگەر و چکە لە یەکێکە لەو ئۆرگانانەی کە پاکەرەوەن بۆ پلاستیکەکان گورچی لەو جگەرە بەدەل لە ڕێگە لە کردە هەرسێکان. دکتۆر بەختیار وەک پزیشکێکی هەرس و جگەر لە نێو پرۆگرامەکە لەگەڵمان دەبێ و گفتوگۆ دەکەین پێکەوە تاوەکو پێم بڵێ کاریگەریە دوورمەوداکانی ئەم مادە پلاستیکیا و سەفەریانە لە سەر جەستەی مرۆڤ چییە و گرنگترین ئەو کاریگەریە خراپانی کە دەردەکەوێت کامانن و ڕێگە چارە و چارەسەرەکان چین تاوەکو ئێمە مرۆڤ بە دوور بین لە زیانی ئەم مادە پلاستیکیانە. کاک دکتۆر ئەکرێت وەکو پزیشکێکی بازمون لەسەر ئەم بابەتە قسەم بۆ بکەی پێم بڵێ کاریگەری ئەم بابەت و مادانە لە مەودایەکی دوورا چیە لەسەر تەندروستی مرۆڤ؟ بەناوی خۆی گەورە و میرەبان سڵاوتان لەبێ زۆر سپاس بۆ دەرفەتە کاک سەرتیب بەکارهێنانی مەوادە پلاستیکیەکان یاخود دەفر و قاپە پلاستیکیەکان لەگەڵ کوب و ینی کوب لەگەڵ بەعام بە شێوازێکی گشتی ئەو کوپانی کە بەکارێن بۆ خواردنەوەی چای یاخود قاوە کە پێکاتەی پلاستیکین ئەتوانین بڵێن کاریگەریەکی کورتخایەن و درێژخایەن و ئەتوانین بڵێن لەسەر تەندروستی مرۆڤ بە شێوەیەکی گشتی بەجێ هێڵێ ئەم کاریگەریانە پێش ئەوەی کە باسی کاریگەریەکانی ئەم مادە پلاستیکیانە بکەین لەسەر جەستە پێویستە بزانین پێکاتەی ئەم مادە پلاستیکیانە چین پێکاتەی ئەم مادە پلاستیکیانە ئەتوانین بڵێن مەجموعەیەک مادەی ئۆرگانی یاخود ئەندامین کە بریتین لە مادەکانی پۆلی ئسترین پۆلی پرۆپیلین پۆلی ئەثیلین یاخود ئەدیتیڤەکان ئەوانەی کە پیان ئەوترێ مادە ئیزافیەکان بۆ لە ماعکردن و جوانکردنی ڕووپۆشی دەرەوەی ئەم مادە پلاستیکیانە کە ئەمانەش بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن سەرچاوی سەرەکی مایکرۆپلاستیکەکانن بۆ کە بەرەڵا بن بۆ جەستەی مرۆڤ لە کاتی بەکارهێنان و لە کاتی گەرمبوونی ئەم مادە پلاستیکیانەیە. باش کاک دکتۆر
ئەو تێڕوانینە چۆنە بینیا تۆ خوێندنەوەت بووی چیە لە ڕووی زانستی و پزیشکیەوە کە مرۆڤەکان یاخۆت خەڵک هەڵدەستن بەوەی کە ئەم کەرەستە پلاستیکی و سەفەریانە بەکارێنن بەوەی دوور بکەونەوە لە هەندێک زیانی تەندروستیانی لەناو چێشخانەیەکە کەوچکی ناو چێشخانەکە بەکار نانێت سەفەریەک بەکارێنێ ینی تۆ جەناب تەڵێمانە زیانیە کەواتە تۆ بۆ ئەوە چیت کە بۆ تەندروستێکی باشەمانە بەکاری بەڵام نازانی کە زیانی ئەم تێڕوانینە دەبێت چۆن ڕاست بکرێتەوە لای هاوڵاتی طبعا زۆر ڕاستە بە تاکید کاک سەرتی بەشێکی ئەوەی کە خەڵک ینی بە شێوەیەکی گشتی ئێمە ئەم مادە پلاستیکیانە کە زۆر بەکارێنین ئەتوانین بڵین هۆکارەکەی بریتە لە ناچاری پێویستە بەکاری بێنین لەبەرەوەی بەبوونەی سەرقاڵی و مەشغوڵی و بەبوونەی ئەرک و دەوام و ئەوە کە لە دەرەوە ئێمە زۆربەی ڕۆژەکان بەشێکی زۆری کاتی ڕۆژەکەمان لە دەرەوەی توانین بڵێن ژەمی ئێواران یاخود زۆر بەکەمی ژەمی نیوەڕوانمان لە ماڵەوە بێ زۆربەی کات ئێمە ژەمەکانمان لە دەرەوەیە بۆ ئەوەی ئێمە بتوانین لە کاریگەریەکانی ئەم مادە پلاستیکیانە ینی لە کاریگەریە لاوەکی و خراپەکانی ئەم مادە پلاستیکیانە دوور بکەوینەوە پێویستە چەند ڕێنماییەک هەیە ڕەچاوی بکەین دووبارە طبعا ئێمە کە لەو مادە کیمیایانە لەو مادە پلاستیکیە مایکرۆپلاستیکیانە کە بەکاریانێنین بۆ ئەوەی دوور بین لە کاریگەریە لاوەکیەکانی پێویستە دووبارە بەکارهێنانەوە ئەنجام نێن لە هیچ یەکێک لەو مادە پلاستیکیانە بەڵێ بۆ نمونە لە کوپێکی چا لە کوپێکی قاوەیە کوپێکی چایە قاوی کوپێکی پلاستیکی قاوە هی چا لەبری ئەوەی دوو جار سێ جار قاوی تیا بخورێتەوە چای تیا بخورێتەوە یەک جار بەکاربهێنرێ بەس کاک دکتۆر من جاریوایە بینیومە لە ماڵان لە شوێنان ئەو دەبە ئاوە پلاستیکیانە کابرا هەڵی گرتوتەوە زیاد لە چەند جارێکە بەکارێنێ ئاوی تێ کاتۆی خاتە ساردکەرەوە ئەمەش بۆ حسابە بەیانی هەر زیانی هەیە زۆر ئەتوانین بڵێن زیانێکی زۆر ئەتوانین دوو ئەوەندە و سێ ئەوەندە بە گوێرەی بەکارهێنانەوەکانی ئەتوانین بڵێن زیانەکانی زیاد ئەکا ئێمە کە ئەڵین ئاو زۆر بخۆرەوە زۆربەی نەخۆشەکانمان ئەڵین بە زۆربەی چارەخوازەکان ئەڵین ئاو زۆر بخۆرەوە ئەبێ بەردەوام جسمت پاراو بێ گورچیلەکانت و دڵت و جەستت بەعام پێویستی بە نیسبەتێکی زۆر ڕێژێکی زۆر لە ئاو هەیە بەڵام بەداخەوە ئاوی چی بەکارێنین ئاوی دەبەکان بەکارێنین کە زۆر بەکاری ئەین و زۆر دووبارەیەکەینەوە و زۆر هەڵیەگرین و دووبارە بەکارێنینەوە ئەمە یەکێکە لە ئەتوانین بڵێن ئەو ڕێگەیانەی کابرا لە ناو ئۆتۆمبیلەکەی یا سیارەکەی دایناوە بە سەعات خۆر لە یا دوای ژێ خوات بەڵێ بە تاکید ئەمە لەگەڵ گەرمبوونی مادە پلاستیکەکانە ئەتوانین بڵێن مادە ئیزافیەکان یا ئەدیتڤەکان ئەمانە بەڕەڵا ئەبن بۆ ناو ئاوەکە ئەمە بە تایبەتی مادەکانی بیسفینۆڵ ئەی یا فتالەیتەکان ئەمانە مادەی ئەتوانین بڵێن مادەی شێرپەنجەین یا کارسینۆجینیکن ئەبنە هۆی دروستبوونی شێرپەنجە و فری ڕادیکال یا تەنۆلکە ڕادیکاڵەکان کە ئەمانە مادەی کوشندە یاخود دروستبوونی شێرپەنجە لە جەستەی مرۆڤ بەشێکی تریشی تەبان ڕەتی بەوە هەیە کە ئایا ئەو شتێک کە بەکاری ئەهێنی ئەو قاوەیە ئەو چایەکە بەکارێنی تا چەندێک گەرمە عادەتەن لەسەر و 60 پلەی سەدیەوە چایەک یا قاوەیەک لەسەر و 60 پلەی سەدیەوە گەرم بێ ئەبێتە هۆی دروستبوونی ینی لێبوونەوەی توێژاڵێک لە توێژاڵی ئەو ناوپۆشی ئەو پەرداخە یاخود ئەو کوپە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم مایکرۆپلاستیکانە بچنە جەستەوە هەوکردنێکی زۆر لە گەدە و سوورێنچک و لە هەموو سوورێنچک و گەدە و سوورێنچک و جگەر و هەموو ئەندامەکانی و ئەندامی هەرس دروست بکەن کە دواتر بە درێژی باسی ئەکەین. هاتوومەتە کۆلێجی زانست لە زانکۆی سلێمانی و لەگەڵ یەکێک لە مامۆستاکانی بەشی کیمیا قسە دەکەم تاوەکو بۆم ڕوون بکاتەوە لە ڕووی کیمیاییەوە ئەو کارلەکانە چین کە لە نێوان ئەم مادە پلاستیکی و کەرەستە سەفەریانە ڕوودەدات لەگەڵ ئەو خۆراک و بابەتانی کە تێکەڵی دەبێت یاخود لە کاتی بەکارهێنانیدا کارلێک لەگەڵ خۆراکەکاندا دەکەن. مامۆستا دەکرێت بۆم باس بکەی لە ڕووی کیمیاییەوە شیکردنەوەیەکم بۆ ئەم مادانە بۆ بکەی و پێم بڵێ بزانم ئەو کارلەکانە چییە کە دروست دەبێت لە بینی ئەو خۆراکانە کە کاتێک لەناو ئەم پاکێجینی کەرەستە پلاستیکی و سەفەریانە هەڵەگیرێ. سواز بۆ پرسیارەکەت ڕاستی ئێمە کە باسی پلاستیکەکەین بێ سەرەتا تەسنیفیان بکەین دابەشیان بکەین بۆ دوو بەشی سەرەکی بە پێی سیفەتی گەرمەکەیان. ئەویش چی پێڵێن تێرمۆسێتینگ لەگە تێرمۆپلاستیک. تێرمۆسێتینگەکان ئەو
پۆلیمەرانن ئێمە زۆر ناچین ئەو تەفاسیلان لەبەرەوەی تەنها و پۆلیمەرانی یەکجار دروستەکەیت و ناتوانێت ڕیسایکل بکرێت. وا تێرمۆپلاستیکان ئەوانن کە ئێمە زیاتر ژیانی ڕۆژانەمان بەرکەوتنمان لەگەڵا هەیە و زۆر بە زۆری یعنی لە زۆربەی بوارەکانی ژیانمانە بەکارێن ڕۆژانە لە زۆربەی بوارەکان شە بەکارێن تا بۆ خواردن بۆ ئاو بۆ چا بۆ هەمویان کاریگەر نێگەتیڤەکان. بەڕاستی ئێمە بەپێی ئەو ڕێکخراوی JFDA ڕێکخراوی FDA ئەمانە گایدلاینیان هەیە واتە چی ڕێنماییان هەیە بۆ بەکارهێنانیان پۆلیمەران. ئێمە کێشەکە وەیە ڕاستەخۆ هەر کەسە و هاتوو پۆلیمەر بەکارێنێ ئێمە بێ پێشەوەی باسی ئەمە بکەین تەسنیفیان بکەین بۆ کۆدەکانیان کۆمەڵە کۆدی بۆ دانراوە ئەگەر نمونەیە لەمانە بێنم ئەم شێوەیەکی سێگۆشەی دانراوە لە بنی زۆربەیانە ژمارەیەکی لەسرە هەندێک هەڵگەڵێ و ژمارە هێمای ئەوەیە کە دووبارە ڕیسایکلەکرێت یا سێجارەکرێت پێنجی بەوە نیە ئەمە ئایدنتیفیکیشن نمبەرە یعنی ناساندنی ئەم پۆلیمەرەیە لا گایدلاینەکانە پێێت ئەڵێ پۆلیمەر ڕقەمێک بۆ شتە بەکارێن ناتوانانی بۆ شتتر بەکاری بێن. ئیسێمە نوعمان هەیە پۆلیئیتیلین. پۆلیئیتیلین ئێمە لە زۆربەی ئەو پەرداخە کاغەسانی کە بەکارهێنن ئێمە بە ئاسانی چین بۆ ئاوی سارد زۆر ئیشکالێکی ئەوتۆی نییە بەڵام کە تۆچی چای قاوەیەکی تیا خۆی بە پێی توێژینەوە سلمێنەوە لە پلەی گەرمی 85 بۆ 100 کە لە ماوەی 15 دقەیەگە بمێنێتەوە ملیۆنەها مایکرۆپلاستیک داخلی ئەو بەشە ئەبێت مایگرێشنی پێڵێن مایگرێشنی ناو چاکە ئەبێ یان ناو ئاوەگەرمەکە ئەبێ زۆربەی ئەو ئەنتیۆکسیدانتانی کە تیا بەکار هاتووە ئەچنە ناو چاکەوە یان بە چەندێک کاتەکەی دیارە خۆی کاتەکەی لە سەرحەت عاڵە لە پلەی گەرمی 25 شەوە دەست پێ ئەکا لەعین بۆ پلەی گەرمی ئاسایش بەڵام لە پلەی گەرمی 85 زۆر خێرا بن یانی لە ماوەی 15 دقەیە وای لێتە ملیۆنان لەوە دەرەچێ بڵێ دانە و دوان و سیان لە ملیۆنان مایکرۆپلاستیک تەداخلی ئەچێتە ناو ئەو چاوە ئەو ئاوە کە تۆ ئەی خۆیتەوە ئەم پرۆسی مایگرێشنی پێڵن وە موادێکمان هەیە نۆنلفینۆڵ ئەم نۆنلفینۆڵان ئەستە ناو چاکەوە کە بۆکو ئسترۆجین بەشدا وابزانم پێشتر دوکاری بەڕێز باسی کردووە کێشەی هۆرمۆناتی زۆر زۆر دروستەکە و لاسایی هۆرمۆنی ئەسترۆجین ئەکاتۆ لە ئینسانە. ماوەسە هەندێک زانێری و لە پشتی منەوە نووسیوە حەزەکەم بە خێرایی ئاماژەیەکی پێ بێچکەوتە شتی گرنگن لێرە بەتەکید سوپاس وەک باسم کرد ئایدنتیفیکیشن کۆدەکان ئەو کۆدانی کە دانراون هەر پۆلیمەرە کۆدێکی خۆی هەیە ئەم کۆدی ڕقەمێک پۆلیئیتیلینەوە پێشتر باسماکە ئەچنەتە پۆلیپرۆپالین ئەمە سەلامەترین جۆری پلاستیکە بۆ بەکارهێنان بە گەرمی لێرە بەکاریە لێرە لە زۆربەی هەموو ئەو ئەوانەی کە بۆ شیر بەکارهێنن زۆربەی جار ئەوەیە زۆربەی جار کێشەیەکمان هەیە لە زۆربەی جار ئەمە باشترین جۆر پۆلیپرۆپیلینە بەکاربێ بەڵام پۆلیئیتیلین بەکارێنێ پۆلیئیتیلین ئەو کەسە ئەچێ شیری تیا گەرمەکە ئەم شیرەکە گەرمی ئەویان بەکارێن لە ڕووی نرخ و تێچوشتەوە هەرزانتریان دەست ناکەوێ هەردووکیان دەست ئەکەوێ بەڵام ئیتر حەسەب سەرەکانیان چکەمە های دێنسی پۆلیئیتیلینمانێ لەگەڵ لەو دێنسی پۆلیئیتیلین ئەم دوونەوە خاڵی سێ کە چوینە سەر بچینە سەر خاڵی سێ لە ئەوە خاڵی دوو بوو خاڵی سێ کاتە کۆدی 5 باشترینیانە بەڵام زۆر کەم بەکارن لە کۆدی سێ بە هیچ شێوەیە نابێ بۆ خواردن بەکاربێن ئەمە تەنها لە بۆری ئەو ئاوەڕۆیە بەکارێنێت چونکە ئەمە بۆری ئاوەڕۆ ئەمە فتالێتی تایە زۆر کارسینۆجینیکە هەنی هۆکارێکە بۆ توژون بە کانسەر و بەشە ترمانە کۆدی 6 پێ ئەوترێ پۆلیستارینەکان ئەمانە مۆنم ئەگەر لە پلی گەرمی 45ەوە دەسەکا بە عین لەناو سارەکەتا دایبنێ دەسەکا بە شیبوونەوە و ستارین دروستەکەم ستارینە زۆر ژەهراویە و ئەوش هەر کارسینۆجینیکەوە ئەتوانێت ئەمە 4 بوو کۆدی پێنجەم تقریبان هەر یەکەمەکە بەس ئەدەتفێکی بۆ زیاد کرا بۆ یەچینە سەر شەشەم کە ئەذەرە کۆدی حەوت ئەمە زۆر مشکلەیە کە بسفینۆڵ ئەیتە بسفینۆڵی مادەیەکی زۆر کارسینۆجیکە بێت هۆکاری قەڵەوی هۆکاری شەکرا هۆکاری نەزۆکی ئەمە خۆی ئەم پلاسیکانە ئەوەی تێرمۆپلاستیک و کە باسمان کرد ئەتوانی بۆ هەمویان دیزانی بکەیت بەڵام بۆ ئەوەی ئەو کەسێک کە بەکارێنێ ئەبێ پێش هەموو شتێ سەری ئەو کۆدەی ژێری بکە ئەگەر هەندێکمان هەیە لە حتا لە شوشەی مناڵە بەکارەهێنێ ئەنووسێ BPA فری کاتە ئەمە بسفینۆڵ ئەیتیانی ئەمە کەمێک سەلامەت پێدوانیە بۆ دڵنیایی ژمارەی بنەکە ئەبێت فیلتەرێکی باشە بێت چی ئەڵێ ئەم ژمارەی لە بنی ئەم
بابەتە دراوە دروستیان ڕاستە بەتەئەکید ئیسا هەر بۆ نمونەش ئەم بتڵەمانەیە هەر ژمارەکەی لەسەر نەنووسراوە هەر نەنووسراوە تۆ نازانین لە چی پۆلیمەرێک زۆر بە ئاسانی توانین لە هەر پۆلیمەرێکیان ئەم شەفافە دروستکەی ئەم ڕەنگە شەفافە دروستکەی تۆ نازانی تەنها بە کۆدەکەی ئایناسیتەوە بۆیە باشترین ڕێگا بۆیە هەر خواردنێکە گەرم بوو ئیلا لە پۆلی پرۆپیلین کۆدی ژمارە 5 ئەویش تا حەدێک ئایا خان تیشکی خستە سەر و بابەتی ئۆکی کێشەنی ئێمە ئەم کەرەستە سەفەریانە بەکارین بەڵام کۆکردنەوەیان و هێنانەوەیان لەگەڵ خۆمانە ئەمەش بابەتێکی گرنگە ڕەنگە ئەمە بەشێکی زیانەکان تا ڕادەیەکەم کاتەوە بوو پێی ئەکرێ بە کۆمەڵە پرۆسس ڕیسایکل بکرێتەوە لەم ڕۆ چۆن هانی ئەو گەشتیارانە ئەدەن ئێستا ئێمە لەو ڕێک بە دروستی لە وەرزەیەین چۆن هەوڵەدەن بۆی کە بەڕاستی خەڵک هان بدەن بۆی کە پاش خۆی ژینگەکە بە خاوێنی بەجێبێڵێ ڕاستە وەکو ئاماژەتان پێەیە ئەکرێت ئەم خۆڵ و خاشاکە کێمە لێ بەجێ دەهێڵین بتوانین بیگەڕێنینەوە لەگەڵ خۆمانەوە پاشان لێرەوە ریسایکل بکرێت یان بە هەر شێوازێکی کە بێت بە خراپی فرێنەدرێتەوە ناو ژینگەکەمان ئێمە بێت سەرەتا کار لەسەرەوە بکەین کە ئەم مادانە بەکار نهێنی لە بنچینەوە واتە هەوڵبین ئەو کەلوپەلانی کە ئێمە پێشووتر بەکارمان هێنا ئەو قاپ و قاچاقی کە پێشووتر بەکارمان هێنا هەمان شت بەکاربێنینەوە چەند خولێکێکی کەم دەخایەنێت بەڕاستی هەم کۆکردنەوەی هەم پاکردنەوەشیان ئەمانەوێت پاراستنی ژینگە بکەین بە کللتور لەناو هەر تاکیەکە و لەناو هەر ماڵێکتاکە هەیە بەڵام لە هەمان کاتە ئەکرێت ئەم خۆڵ و خاشاکەی کە بەجێ دەمێنێت ویانەوەتا کە بەکارێنین ئەو مادانە بکرێت شتێک بەکاربێنین کە دۆستی ژینگە بێت کەواتە ئایا خانیانی دەمەوێت لە پەیامێکی کورتانی ئەوەم پێ بڵێ کە ئێمە لەوانەیە بۆ چەند ساتێکی کەم زیانێکی زۆر بۆ ژینگەیە بگەێنین ئەنی ئەکرێ باشترین چارەسەر لەم کاتەیە باشترین بژاردە چی بێ بەڵێ ئێمە ئەبێت کارێک بکەین کە ئەو چەند کات ژمێر کات بەسەربردن و چێژوەرگرتنە وا نەکەین بێتە زیانگەاندنێکی سەدان ساڵە بە خۆمان و بە ئاژەڵەکانیش لە هەمان کاتە با هەوڵ بین مادێک بەکاربێنین کە دۆستی ژینگەیە با هەوڵ بین دووربین لە کەلوپە لە سەفەریەکان و بەکارهێنانیان ئەگەر زۆر ناچار بووین کە بەکاریان بێنین تکایە باکۆیان بکەینەوە تکا بە لەناو سروشتا بەجێنێڵین چەند خولێکێکی زۆر کەم دەخایەنێت و ماندووبوونێکی ناوێت با بتوانین بیگەڕێنەوە پاشان ئەو کاتە بە شێوازێکی دیکە دەدرێت و دەکرێتە ناو شوێنی خوانە شوێنی تایبەت بخوانەوە بەڵام باتکە لە ناو ژینگە و سروشتا بەجێ نێڵین بۆم باسکەیانی باسی ئەو سێگۆشەیە زۆر کە زۆر جەختە لێ کردەوە حەزەکەی ئەم دەبێ ئەوە ببە من تا ئەوە شەرحەکەی بزانم گرنگی ئەم سێگۆشانە چییە و مهمەکەی چییە کە پێویستە لەسەر ئەو مادە پلاستیکیانە هەبێت لە شتێکی ئاسایی تاوەکو گەورە گرنگی ئەم سێگۆشەیە بەڵێ ئەمە کە کۆمەڵی پیشەوەران دایناوە بەڵێ ئەبینیت حەوت جۆری پۆلیان کردووە هەندێک جار 8 تەمیش هەیە کە ئەمە جۆری ABS لە کولی جۆرێک ژمارەیەکی یاوەتێ ئەمە جۆری یەکەمە پۆلی ئەثیلین تێراسالەیتە ژمارەیەکی لەسەرەکە ئێمە جاران ئاوی خواردنەوەمان تیا خوارد دەبەکان کە هەوڵمان ناقەدەغی بکەین ئەومان تێکرد ئەم جۆرە یەکێکە لەوانەیە کە مادەی ژێهراوی بسفیناڵێتە جێگەی مەترسیە کە نابێت ئەم مادەیە تێکەڵ بە ئاوەکە ئەبێت وەک تێکەڵ بە جەستەمانە بێ وەکار لە هەموو هۆرمۆنەکانی جەستەمان ئەکات بەدەل لەوەی کە ئەم مادەیە یعنی با بڵێن چەندەها کاریگەری نەرێنی هەیە لەسەر با بڵێن ولادە کاریگەری هەیە لەسەر ئەندامی دەمار لەسەر با بڵێن جۆرەکانی شێرپەنجە ڕۆڵی هەیە کەواتە بۆ حکوومەتی ئەمە گرنگە کە هەر مادێشی پلاسیکی هاوردەی ئەم وڵاتە کرا ئەم ژمارەی لەسەر بێ ئەبێ سێگۆشەیەکی لەسەر بێ لە بنی مادە پلاسیکەکان و ئەو ژمارەی تایەتی ڕێک دەقا و دەق بەرامبەر ئەو پۆلیمەرە بێتم ئەوە بڵم ینی ڕاستی و درستی ئەو ژمارەیە بڵێ نەک بە هەڕەمەچی لێ درابێ بۆ نمونە ڕقەمیەک پۆلی ئەثیلین تێراسالەیت ئەبێ ئەو مڕەکەبەی کە لێرەیە لەم جۆرە بێت کە لەم جۆرە بوو هاوڵاتی ناتوانێت لەگەڵ خواردن و خواردنەوە بە خێرایی شەرحی بکەین ژمارە دوو های دەنسی پۆلی ئەثیلینە ئەمە نوعێکە هێمای سەوزیشم لەسەر دام
داناوە ئەمە هاوڵاتی ئەتوانێت بەکاری بێنێت هاوڵاتی ئەتوانێت بەکاری بێنێت ئەمانم چی سەعلاگانەی کە لە بازار بەکارێنین لەگەڵ نانون ئەمانە بەس باش نییە کە تۆ شتی گەرمی تێکەیت ئەتوانی لەگەڵ یا بەکاربێنی ئەگەر نانەکە سار بوو بەس بە گەرمی من ڕاستپاردت ئەمە ژمارە دوو ئەتوانێت لەگەڵ خواردن لەگەڵ ئەگەر بڵی ئاویشە بۆ ژماری زیان بەخش نیە زیان بەخش نییە ژمارە سێ زۆر مەترسیدارە ئەمە پۆلی ڤەنایل کلۆرایدە ئەمە جارێ یعنی هەر مادەیەکی تێکەیت چەندەها مادەی ژەهراوی تایە بۆچی بەکاری و پلاستیکانی ئەمە مەسەلە بۆ دەرگا بەکاریت بۆ ڕۆپشی مەسەلە دیوار بەکاریە ڕووپۆشی عەرزی بەکاریت ینی هەندێک ئامانج کە لەگەڵ خواردن و خواردەوە نەگونجێ بەڵ بۆ ئاماندی ینی بیناسازی کۆنستراکشن لە کاتێکە هەندێک مادە هەیە لەو لامیناتەی لە ماڵەکە دایانن لەم جۆرە ئەکرێ بۆ چەند ساڵێک مادەی ژەهراوی تێکەڵ بە ژوورەکەتکە کەواتە جۆری سی هەم ئەبێ بە خۆتی لێ بە دوورکێ ئەویش ئەگەر بەکارت تێنە لەگەڵ هیچ خواردن و خواردنەوەیەک نەبێ و چەنیش لە ژووری ژیانتە بە دوور بێ ئەمما دێ بوونی نەبێ ئەمە لایەنیشی باشە خەجەنا بە باسیەکەڵی دەرگانی کە تۆ دەرگایکن ئەرە وڵات ئەیکن کارەسات وڵات دەرگاشی لێ دووسەگە دەرگاشی لێ PVC ئەکرێ مەسەر لە دەرەوە کۆنستراکشن لێسەر بکرێ مەسەر مادەی ژووری پلاستیکی لێ بکرێ ئەم شتانەی لێ ئەکرێت ژمارە سێ بەنی جێمەترسیە ئەنجا ئەمە ئەبێ ئاگاشی لێ بێ بە هیچ شێوەیەک ئەم مادەیە لە نزیکیەوە نەسووتێ ئەم مادێ ئەگەنی گەرمی پێنەگا نەسووتانن نەبێ سووتانی ئەم مادە نەبێ مثل لە خۆڵ عملەکە داخەوەڵم هەموو جۆرە پلاستیک فرێت نابێ ئەم جۆرە سووتێت و هەرکاتێ سووتا یعنی تقریبا نزیکەی دەیان غازی ژەهراوی کوشندە دەرئەکات ئەو ژمارە چوار ژمارە چواریش ئەتوانێت لۆ دێنستی پۆلی ئەسیلین ئەمە ئەتوانێت بەکاری بێنێت بەکاری بێنێت لەگەڵ مەسەلاراویە ئەو ئەمە سیفاوەتا هێمای سەوزم لەسەر داناوە ژمارە پێنج ڕقم پێنج لەم بەرەوەی ئەمە حوتە حەزەکەی باس پێنج کە دوای باس حوتەکەی پێنج پۆلی پرۆپیلینە ئەمیش سیفە ئەمی سیف ئەتوانێت لەگەڵ یا بەکاری بێنێ ڕقم حوت ناتوانێت بەکاری بێنێ لەگەڵ ڕقم شەشیش ناتوانێت بەکاری بێنێت لەگەڵ خواردن و خواردنەوە هەنیوانە نابێ مادەی خۆراکی تێکەواتە بێ هاوڵاتی هۆشیار بێ سەیری بنی و پلاستیکە بکبزانێت چ ڕقمێکە و وەزانیاری هەبێ لە سەرمی جەنابەکە لەگەڵ و پێنج کەواتە بەڕێزان ببوورە بینەرانی بەڕێز ژمارە دوو ژمارە چوار لەگەڵ ژمارە پێنج کە لەژێر پلاستیکەکە لەژێر هەر بابەتێکی پلاستیکی نووسرا بوو جێ مەترسینە لەم سێ ژمارەیە زیاتر جێگەی مەترسیە زۆر ئاسانە دوو لەگەڵ چوار و پێنج هەندێک ئەمڕۆ هەندێک جۆری سیلیلۆزیش ینی پۆلیمەری تاسەی ڕوەچی هاتووتەکایەوە ئەکرێ لەگەڵ خواردن و خواردنەوە بەکار بێ بەو مەرجەی یعنی با بڵێن لەلایەن دەوڵەتەوە دڵنیایی کرابێت کە ئەمە لەو جۆرەیە کاتێک کە هاوڵاتی خۆراکی تیانێ حکومت بیبا بۆ تێز بزانە لەو جۆرەیە کە سەرچاوەیەکی ڕۆچیە چونکە ئەم پۆلیمەرانە هەمووی لە پێکاتەی نەوتی دروستەکرێت بەدەر لەو مادە تێکراوانەی کە تێ ئەکرێت. کاک دکتۆر بابەتی مەسەلی ئەو کەرەسە سەفەریانی کە دەوتێت پێکاتەکان ئۆرگانیکە جیاوازە لەگەڵ ئەوانی دیکە قسەیەکەیە کەڵەن ئەمە زیانی کەمترە ئەکرێ لە ڕووی پزیشکیەوە پێم بڵیانی جیاوازیەکەیە لە بینی ئەمە جۆرەکانی دیکەیە بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە وەکو ژینگە پارێزی داوا لە هاوڵاتیانەکەین لە سەرجەم شوێنەکان با بڵێن لە ڕووی ژینگەیەوە هەوڵبن ئەو مەوادە سەفەریانە و دیسپۆزەبڵانە بەکاربێنن کە لە مەوادی ئۆرگانیکەوە تا زوو تێکەڵە بێتەوە بە خاک و هیچ زیانێکی نییە هەم جەستەش زوو وەکو پاشەڕۆی پزیشکی لە هەر ڕێگایك لە ڕێگاکانە بێتتر بە عراقکردنەوە بێ لە ڕێگەی کۆندامی هەرسەوە بێ یا جگەر گوشتی لەوەی زوو فرێتە دەرەوە گەر تووشی وەش بنگەردیلەکانی تێکەڵ بە خۆراکەکە بن لە دار دروستەکرێن لە مەوادی ئۆرگانیکی لە مەوادی ڕۆکی دروستەکرێن زوو فرێ دەدێنەوە واتە لە مەوادی شیمیایی و پلاستیکی نییە بە دڵنیاییەوە ڕێگەیەکی گونجاوە بەڵام وەکو ئاشکرایە لە لای جەنابیشە تۆزێک کۆستیە حالیە نازان بۆچی کۆستیەوە تا لە ڕووی نرخەوە بەڵێ منیجویستم ئەوە نرخەکانیان کەمێک بەرزتر لە ئێستا بەهۆی زۆر بەردەستبوونی پلاستیک و کێشەکەی و پلاستیکیش چەند ئیسفادەیەکی خۆیە کە کێشی کەمە و نرخی کەمترە لەبەر ئەوە زۆر بەکارهێنرێ بە هەموو شێوازێک بۆ هەڵگرتنی خۆراکیەکان. بابەتێکی دیکە مەسەلی ئەو کارلێکانە ینی بۆ نە تۆ چایەکی گەرم لەناو پەرداخێکدانی ئەڵەن زۆر زوو کارلێکەکان بۆ کۆچکی کە ئیشێوێنی هەر بە هەمان شێوە کاریگەری دروستەکە ینی بە باوەڕی تۆ پێویستە هۆشیاری هاوڵاتی لە چه ئاستێکدا بێنی ئەگەر تۆ هەر مامەڵەژەکەی لەگەڵ ئەم کەرستانەیە پێویستە بە شێوازێک کە مامەڵی لەگەڵکەی کە کەمترین زیانی هەبێ ئەی لایانی کەم زوو چاکە بخۆیتەوە بۆی زوو کار لێک نەکە
بەڵێ زۆر دروستە کاک سەرتی بەمێ شتێک ئاماژە بە شتێ بکەم ئەگەر پلەیشی گەرمی بەرزمان هەبێت لە 1 سانتی پلاستیکە 4 ملیۆن بۆ 1 بلیۆن گەردیلەی پلاستیکی نانۆ پلاستیکی تێکەڵە بێ بە خواردنەکە بۆ ماوەی 3 دقەگەرە و گەرمێکی بەرز بیا لە 1 سانتی پلاستیکی کە ئەمە ڕێژێکی زۆرە جسم توانای فرەدانە دەروی ئەم گەردی لە وردانەی هەیە بەڵام تا گەردیلەی پلاستیکی تا ورتر بێ زیاتر لە جەستەیە ئامێنێتەوە بە درێژایی تەمەەن زەرەرەگەێنێ بۆ ئەندامەکانی لەش تاکو هەوڵاتیان بتوان شتی پلاستیکی بەکارێنن بە دڵنیایی و لە ڕووی تەندروستی و باشترە بە دڵنیایی و شوشە باشترە بە دڵنیایەوە تا بتوانانی پەرداخی سەفەری بەکاردێنی ئەشیای سەفەری بەکارێنی یاگەر شتی ئۆرگانیکی بەکاربێنی ئەشیای سەفەرەکان ئۆرگانیکی بێ بەڵام بەداخەوە گوتمان نرخەکەی کەمێ بەرزترە باشترە بە دڵنیاییەوە داوا لە وڵاتیانەکەی لێرەشەوە گەر بتوانن کەمتری ڕێژەی شتی پلاستیک بەکارم لە کاتێکا تۆ کە لە ماڵەوەی بۆچی شتی بە پلاستیکی بەکاربێنی تۆ باسیەکەی کە کەسێک وڵاتێک داوای خواردنێگە کا بە دیلیڤەری لە بەلایانی کەمەوە لە چێشخانەکان لە مەطعمەکەەوە تا گاتە ماڵەکەی ساعتێکی پێچێ 3 چارەکێر پێچێەوە هەر زۆر بە ئیسراحەت وەکووتمان چەند جۆرێکی پلاستیکیە جۆرێکی پلاستیکمان هەیە ئێمە دوو جۆری پلاستیکمان هەیە فۆمیشمان هەیە بابەتە فۆمیەکانیشمان هەیە ئێمە پلاستیکێکمان هەیە و هەر بۆ خۆراک بەکارنێنەوە سێرمۆسیتینەکان وەکو دەمی بەل و ئاوی ئەوانەی لە دیکۆرا بەکارێنێ ئەمانە لە مۆبیلاتە بەکاربێ ئەمە یەک جارە شێوەکەی ناگۆڕێ بەڵام ئەوەی ئەوانەی کە سێرمۆ پلاستیکی ئاساین شێوی یەکوەرەگرن بۆ نەقاپی سەفەری پێ دروستەکرێ ئەمانەش جۆرێکیان چەند جۆرێکیان هەیە کە هەندێکیان ئەتوانم بڵێن تۆزێ بە گەرمی زیاتر تەحملەکەن بەو گەرمی کە خۆراکێکە کە ناگاتە 70 پلە 80 پلە کەمترە لەوە زیاتر تەحملەکەن کەمترین گەردیلەی پلاستیکیە چێتە ناو خۆراکەکەەوە ئەمانیش هەر دەچن ڕێژێک لە گەردیلەی پلاستیکی هەر دەخەنە خۆراکەکەەوە. کاک دکتۆر دیارە جەناب باسێ کاریگەریەکان کرد لە مەودای نزیکە ینی و کاریگەرانی کە پاش ماوەیەکی نزیک لەسەر جستێ و کەسە دەرەکەوە بەڵام خۆ دەزانی بەداخەوە سەجیهانی گیرۆدەیە بەدەست حاڵەتەکانی نەخۆشی شێرپەنجە بۆ کوردستانیش بەدەر نییە لەم بابەتە حەزەکەم تۆزێ ورتر پێم بڵێ ینی چ کاریگەریەک لەسەر تەندروستی مرۆڤ دروستەکە بە تایبەت بۆ مەترسی نەخۆشی شێرپەنجە ئەمادە پلاستیکی سەفەریانە مادە پلاستیکیەکان و مایکرۆپلاستیکەکان بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن مادەی شێرپەنجەیین مادەی کارسینۆجینیکن یان هۆکاری دروستبوونی شێرپەنجەن بەڵام ئەمە نەبێتە هۆی تۆقین یان ترساندنی هاوڵاتیانی خۆشەویست و چارەخوازانی خۆشەویست ئێمە چەندێک بتوانین ئەم مادە پلاستیکیانە لە ژیانی ڕۆژانەمانە چەندێک بتوانین کەم بەکاریان بێنین کە گەشتە حاڵەتی زەروریش توانیمان کە ناچاربووین بەکاری بێنین پێویستە لە جارێک زیاتر بەکاری نەیەنین و بتوانین ئەو مادانەیان کە ئەو مادە پلاستیکیانەی کە مادەی فۆمی و ئیسفنجین ئەوانە کەمتر بەکاربێنین و بەکاریان نەهێنین بۆ هەڵگرتن یا پارێزگاریکردنی خواردن لە بەفر هەڵگر و لە سەلاجەکانە ئەمە هۆکارێکە بۆ دروستبوونی یا هۆکارێکە بۆ دروستبوونی شێرپەنجە لە ماوەی درێژخایەنە و چەندێک ئەو مادە پلاستیکیانە کەم بەکاربێنین ئێمە کەمتر بەرکەوتەمان ئەبێ لەگەڵ ئەو مادە شێرپەنجەیانەی کە لە ناو مایکرۆپلاستیکەکانە هەیە و ئەم مادانە مادەی مایکرۆپلاستیکەکان یاخود پلاستیکەکان یاخود ئەو قاپانێکی ئێمە بەکارێنین چەندێک بتوانین بۆ گەرمکردنەوە بەکاری نێنین بۆ گەرمکردنەوە عادەتەن ئێمە چی بەکاربێنین شوشە یاخود پایرێکس یاخود ئەوانەی کە بڵێن ئەوانەی کە لە مادەی ستیل پێکاتون ئێمە ئەمانە زۆرتر بەکاربێنین بۆ گەرمکردنەوە ئەتوانین بڵێن بەمە ڕێگری بکەین ڕێگری بکەین لە کەمبوون ڕێگری بکەین لە دروستبوونی شێرپەنجە یاخود کەمکردنەوەی نیسبەتێکی باش لە خانە شێرپەنجەیەکان لە جەستەی مرۆڤ حەزەکەم ئەنی وەک بەرچاوڕوونیەک بە هاوڵاتیان بڵێ ئەگەر تۆ لە بەردەم بژاردەیەکی ناچاریایی بۆ بەکارێنانی ئەم کەرەستە پلاستیک و سەفەریانە کامیان باشترینە بۆ بەکارێنان بەڵێ ئەتوانین بڵین مادە ئەوانەی کە مادە فۆمی و ئیسفنجەکانیان تایە زۆرترین زیان بە جەستەی مرۆڤەگەیەنن بەداخەوە زۆرترین بەکارهێنانی هەیە و ئەتوانین بڵین زەرێکی زۆرەگەێنن ئەوانەی ینی کە بەکاری ئەهێنین ئەو شتانی کە باسمان کرد ئەو خاڵانی کە باسمان کرد لە بیدایەتەوە ڕەچاوی بکەین خواردنی تیا گەرم نەکرێتەوە کەمترین جار بەکار بهێنرێ ئەگەر چاو خاوە خورایەوە بە ینی باشترە لە کوپێکی شوشەیە بخورێتەوە هەر نەکرا یەکجار چایەکی تیا بخورێتەوە قاوی تیا بخورێتەوە تا حدێک کێشەیەک دروست ناکە ینی ئەگەر زۆر بتوانیت ینی پابند بی پێوەی ئەتوانین بڵێن بەمانە ئەتوانین ئێمە ڕێگری لەم حاڵەتانە بکەین لەگەڵ ئەمانەیە ببوورە
لەگەڵ ئەم خاڵانەیە هەندێک شتی هەندێک خاڵی ئەوە هەیە لە لایفستایل، ینی گۆڕانی شێوازی ژیانی خۆمان لە حیاتی لە ژیانی ڕۆژانەمانە ئەمانە توانین بڵێن هۆکارە بۆ ئەوەی کە کاریگەریەکانی کەم بێتەوە. ڕێنمایی چییە بۆ خەڵگانی و هەمووکو کەسێکی پسپۆر هەمی ژانی وەکو مامۆستایەکی زانکۆنی ئەتەوێت چۆن ڕێنمایی خەڵک پێی کە بە هۆشیاریەوە مامەڵە لەگەڵم کەرستانە بکەن؟ بەڕاستی من لەبەر ئەوەی نەموت لە 100 وازی لێ بێرن تەنها لەبەر ڕێکخراوی FDA و ئەوانە WHO قەدەغیان نەکردو ئەگینە ئەبێ بگەڕێنەوە بۆ پەرداخی شوشە بۆ ئەوانەی کە لە ستیل دروستکراون یان ئەوانەی کە لە تەختە و دار و ئەو شتانە دروستکراون ئەمانە ئەو مادانە بە هیچ شێوەیە هیچ مشکلێک بۆ دروست ناکات بۆیە من تکاکەم خواردن دروستەکەی یا لە مەنجەڵی شوشە یا لە چکە هەمانە مەنجەڵی شوشەمانەیە پایرەکسی تێدا زۆر بە باشی ئەتوانێت خواردنی تیا گەرم بکەیت و تیا دروست ساچین بۆ گەشتێک بۆ سەیرانی خێراچین بۆ ماچێتەکە پەلاماری یەک باوەشتی سەفەریە لەگەڵ خۆمانەین بێ ئەوە هەموو مشکلە دوو جار مشکلێت و بە دەرەوەی لە بۆ خۆ تەندروستی خۆ دژینکەکەشت خراپەکەین دوایەوە ئەمە ئەمێنێتەوە مایگرێشنەکە بۆنە ئەو ئاوە یعنی تۆ مەرج نییە لەو پەرداخی کە خۆتی خۆیتەوە بە تشکی خۆر بە شەکۆری چەند جارێک بەکارێنە ینی من خەڵکم بینیوە کەرەسە سەفەرێکە هەباتەوە بۆ ماڵەوە جارێکی تر بەکارێنێ ئەوە یەکێ لە مشکلەکان زۆر مشکلەی لە پۆلیمەرەکان ئەو ڕوە سەرفەسەی ئەو ڕۆی کە هەیەە زۆر ساف دروست کراوە بۆ یەک جار لە جاری داهاتووە زبر ئەبێ حتا مشکلەی نامەوێت بچمە تەفاسیلەکەیەوە مشکلەی بایۆفیلم دروستە بێ بایۆفیلمەکان دروستە بێ ئەوە مشکلی تەندروستی زۆر گەورەیان هەیە ناسمە تەفاسیلەوە لە بەرەوەی ئیخساسی منێ بایۆفیلمەکان چین و دووبارە کە ڕووشا هەر بەدەست لێدانێ ئەو مایکرۆپلاستیکانەکە پلاستیکانە زۆر بە ئاسانی ئەڕۆن ئەچنە ناو سۆلیشنەکەەوە ئەچنە ئەو ئاوەی ئەو خواردنەی ئەو شتێک کە تۆ بەکارت هێناوە بۆی بە هیچەوە دووبار لە ئەوەی کە حتاوتم ڕقم 5 کە ڕێگە پێدراوە لە هەمویانسە ناوێت بە هیچەوە دووبارە بەکاربێنێ تەنها یەک جار بۆ پلەی گەرمی بەرزش هەڵ بدەن قەت پلاستیک بەکارمێن و بگەڕێنەوە سەر ڕێگەی شوشە و ستیل کە باشترینە بۆ بەکارهێنە. کاک دکتۆرنجا عزیز پێشەوە وەرەقانە بە من پێشتر باسی زۆرە قسە لەسرم دەبێ ئاوانە کرد و سێرێکی ژێرەکەی و کردوتە هیچی پێوە نییە و ئەمە کارەساتە و بەڕاستی حەزەکەم ڕێنمایەکی باش بیتە هاوڵاتیان چکە ئەمە پێداویستێکی ڕۆژانە ینی بەداخەوە ئێسەوای لێ هاتۆ زۆرینەی خەڵک ئاوی کانزایی بەکارێنن ینی بەتابل لە شوێنە گشتەکان لە زۆربەی جێگا فەلەبەرەوە لە بەرمەبنای زانیاری و پسپۆرەکانی خۆتەوە فەرمو و جەنابە ڕوونکردنەوەیکی پێویستمان بەرێ لەسەر ئەم بابەتە و پێشمان بڵێ بزانام چۆن مامەڵەیەکی دروست و تەندروستی لەگەڵا بکەین. ئاماژەت بە خاڵێک کردوتە خەڵکێکی زۆری دوو کردووە چکە ئەمە بە شتێکی شارستانی ئەوانی قسەکەم ینی بەڕاستی وایە ئەمە بە شتێکی شارستانی ئەبێت هەر کەسێ لەما خواردەوە ینی بە کەسێکی با بڵێن پێگەڕەنگی لە کۆمەلگا ناساوە بۆیە ئەمە بەکارێت بەس ئەمە پێش ئەوەی کە ئاوەکەی خواتەوە مەفروزە هاوڵاتی لێی بە ئاگابێ وتم ئەبێ سێگۆشەیەکی لەسەر بێت و ژمارەی پۆلیمەرەکە دیاری کرابێت لە 1 بۆ 7 ئەگەر ڕقم 1 بێت ناتوانێت بەکاری بێنێت چکە مادەی بیسفینۆڵ ئەیتە و ئاوێتەکانی فسالەی دەکاتە ناو ئاوەکەوە و با بڵێن بەشێک لەو ژێرەی کێتیایەتی و کاتێکی نابێت ڕیوزیشکەیە نابێت لەبەر بە ئامادەبوونی ئەم شخصە یعنی سووتاندنی بۆ بکرێت بەداخەوە ئەڵێم ئەمە نەسێ گۆشەی لەسەر و نەژمارەی لەسەرە کەواتە من ناتوانم هیچ ئاماژەیە ناتوانانی بڕیار بێزانی زیان ئەمە بڕیار بەو شێوە لەسەری ئەدرێت کە نابێ ئاوی خواردنەوەی تێبکرێت هەتا حکوومەت جەخت نکاتەوە ژمارەی سێگۆشەکەی لەسەر بێ و ژمارەکەش بە مەزبوطی بەپێی ئەوەی کۆمەڵی پیشەوەرانی مادە پلاستیکیەکان دیاریان کردو بۆ ڕۆشنبیری بەردەست هاوڕاوێنەگرەکان مەڵەن دانەیەکمان بەدەستەوەی کە ژماری لەسەر حەزەکەی ئاماژێ بۆ بدا فەرمولی وەربگرە ئەوەیان بزانە ژماری لەسرە ئەگەر جەنابە بەباشی ناتوانێت بەڵێ مە سێگۆشەی لەسرە ئەوە چ ژمارەیەکە ئەمە سێگۆشەی لەسرە ژمارە ئەڵەن یەکە وەڵایی وا بزانم یەکە ئەرۆڵا یەکە ژمارە یەکە حەزەکەی بۆ دڵنیایی بێ بە منیش باسی ئەمە پۆلی ئەثیلین تێڕاسالیتە ئەمە جۆری یەکەمە لە مادە پلاسیکیەکان ئەم مادە پلاسیکیە بەم وەرەقەی جەنابە بێ ژمارەیەک جێ مەترسیە جێی مەترسیە نابێت لەگەڵ خواردن و خواردنەوە بەکار بێت ینی ئەمەش پلاسیکیەکەی لە هەمان پلاسیکەکە ئەو ژمارەوانی ئەمەکەنی نووسیوە لە بەرەوەی سێگۆشەکەی داناوە لە پرسیینەوە لەبێ نە یەکەکەی داناوە بەڵام لێرە سێگۆشە و یەکەکەی داناوە ئێستا ئەوەی ژمارە یەکی لەسەر و سێگۆشەی لەسەر ئەمە نابێت لەگەڵ
خواردن و خواردنەوە بەکاربێت چکە ئاوێتەکانی فثالێت کە کۆمەڵێکی زۆرن دەیان 20 مادەن تێکەڵ بە جەستەوە بخوێن بن کار لە سیستمی هۆرمۆنیت ئەکەن یعنی نابێت جا ڕەنگە مادە بیسفینۆڵ ئەیشی تیابێت بابەتێکی درکە لە مامەترسیدارەکە دکتۆر جاری وایە خەڵک بەکارێنێتەوە لە ماڵەوەی شۆ ئاوی تێکات جاریش بەکاربێت بەڵێ خەڵقی ئێمە بەداخەوە ئەڵێم هەر ئەم بڵە لە بەرەوەی کە بە جوانی ئەبینێت بە پاکتەمیزی ئەبینێت ئەبینێت ئاوی تێکاتەوە لێک لێ بەس نازانێت لە چپێ یا لە ناو ئۆتۆمبیلەکەی دایناوە ڕۆژ تا ئێوارە خۆر لێیا و دوای ژاوەکەی لێ خواتەوە ئاوەکەی لێ خواتەوە دوایش ئەگری عەقڵی گرتی لە پەنجەرەکە و فڕیاتە دەرەوە ئەمە زۆری پێچێت تاوە کوشیە بێتەوە نەرشی نابێتەوە ئەمە نەخێرشی بوونەوەی ئەمە زین چییە بەم قەبارەیە ئێسامە ماکرۆپلاستیکە ماکرۆپلاستیک یعنی ئەوەی کە لە 25 میلیم زیاتر ئەمە ئەوایە کە ئەمە ور دەبێت لەگەڵ با بڵێن بارودۆخی هەوایی با بڵێن پلەی گەرما دابارین و با بڵێن ئەو ئۆرگانزمانی لە خاکە هەن ئەکرێت لە 100 ساڵێکە شیتەڵ ببێتەوە 100 ساڵ بڵێ 100 ساڵ شیتەڵ بێتەوە لەم قەبارە گەورە بێ بە قەبارەی بچکۆلە بێ بە مایکرۆپلاستیک ئەنجا لەمە ورتر بێتەوە بێ بە نانۆپلاستیک ئەو کاتە ئەگەر بوو بە نانۆپلاستیک عوزر لە قەباعەت خراپتر ئەکرێ ئەگەر خاکەکە خاچی کشتتوکاڵی بێ ئەو نانۆپلاستیکە لە ڕێی ئاو لە ڕێی توخمە خۆراکەکان ئەچێتە ڕۆکەکە و ئەچێتە بەرهەمی ڕۆکەوە تێکەڵ بە زنجیرەی خۆراک ئەبێ فود چێنج بەڵام ئەوەی کە ناچارە ئەبینیت ینی بۆ ئامانجی جیاواز بەکارێنێ ئەمە ئەمڕۆ ئاوی تیاخواتەوە سبێنێ با بڵێن ڕبەهەناری تێکە سبێنێ شربەتی تێکە عوزر لە قەباعەت ئەگەر بە ئاوەکە تۆزێکی کەم لەو مادە ژێرا باوەڕکەمە بینیم ئاویان تیاگەرم کردووە سویانەتە ناو ئاگرێکەوە بۆی ئاوەکەی نایگەرم ئەوە ئەڵێ لە کاتێکە ئەوە یەکێ لە تبینی ئەڵێ کاتێک ئەم مادێ بەرگەرمی کە و بە هەموو شێوە لێ دوورکە و کاتە غازەکە ئەکاتە هەواوە کە ئەکرێت تۆ غازەکەش هەڵمژی و کار لە جستت کرێ بە تایبەتی مادەی بیسفینۆڵ ئەی یان لە مادەیە کە بە دۆخێکی ڕقی بوونی هەیە ئەبێ بە دۆخێکی ڤۆلەتایل یان ئەبێ بە گاز تێکەڵ بە دەوروبەرە بێ و هەڵی ئەمژیت ئەوە عوزر لە قەباعەت خراپتر. لە کۆتایی پرۆگرامەکە گەیشتینەوە دەرەنجامەی کە بەڕاستی ئەم کەرەستە پلاستیکیانە و ئەم بابەتە سەفەریانەی کە ڕۆژانە هاوڵاتیان بەکاری دێنن مەترسی تەندروستیان هەیە و مەترسی ژینگەیشیان هەیە کە دەبێتەوەی پیسبوونی ژینگەکەمان. سەرجەمی میوانەکان داوایان کرد کە ئێمە هەمومان پێکەوە بگەڕینەوە بۆ ڕابردوو بۆ ئەو کەرەستانی کە بەکارمانێ ناو دوور بوون لە زیانی تەندروستی وەک شوشە و تەختە و ئیستیل و ئەو بابەتانی کە دەبنە بەدیلی کەرەستە سەفەرەکان تکایە ئێوەش هۆشیار بن. هیوادارم پرۆگرامەکە سوودی هەبوو بێ بۆتان ژینگە بپارێزن و تەندروستی خۆشتان بپارێزن و ئەگەر ئەم کەرەستە سەفەری و پلاسیکیانش بەکاردێنن تکایە بە وردی لە جۆرەکەیان بکۆڵنەوە تاوەکو لانی کەم بتوانن ئەگەر هەر بەکاری دێنن ئەو جۆرەی بەکاربێنن کە کەمترین زیانی هەیە و پێگاتەکەی پێگاتەی خۆراکی و لە مادەی خۆراکی دروستکراون. سوپاس کە تاوەکو ئێستا بینەری سۆراغ بوون. هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان ژینگەی کوردستان ئاوەدان هەر شاد و بەختەوەر بن.